سڵاوتان لێ بێتوم کاتتان باش بینەرانی پایتەخت میدیا هەڵبەت لە ماوەکانی ڕابردوو بنزینی پاڵپشتیکراوی حکومی لە سنووری پارێزگای هەولێر لە سەر و زیاتر لە 35 وێزگە یاخود بنزیخانەوە دابەش دەکرا. ئێستا ئەم بڕەکەم بووتەوە ئەمڕۆکە من قسەی تێدا دەکەم ئێستا لە 16 بنزیخانەی سنووری پارێزگای هەولێر بنزین بەسەر شوفێراندا دابەش دەکرێت بنزینی پاڵپشتیکراوی حکومی لەسەر بابەتی کەمبوونەوەی بڕی بنزینی بەردەست لە ئێستادا بوو شوفێران و هاوڵاتیان لە قایمقامی قەزای ناوەندی هەولێرم لەگەڵ کاک نەبەس عەبدولحەمید قایمقامی هەولێر قسە دەکەم. کاک نەبەس سڵاو لێ بێ ئەم کاتت باش. بەخێر بێ. کاک نەبەس هۆکاری کەمبوونەوەی بنزینی پاڵپشتیکراوی حکومی لە بنزیخانەکان چییە؟ ماکی داگەدارن کەوا حکوومەت وەزل لە ڕێگای وەزارەتی سامانە سوو شتەکانەوە بەردەوام هەولی داوەکەوە ئەو بڕە بنزینە کە بنزینی پاڵپشتی کراوە بە نرخی 750 دینار دابەش دەکرێت لە وێزگەکان ڕۆژانە زیاد بکرێتن. ئەمە لە ژمارەکەش بەرزی و نزمی بەخۆیوە دەبینی ماوە خۆتان ناگەدارن ئەوش بەهۆیەکان کە هۆی تەکنیکیینە زۆر جار ئەو ئەتیماد دەکە لەسەر ئەو بڕێکەوە لە هەردوو پاڵاوگەی لاناز و کار بەرهەم دەهێنرێتن. بەڵام لەگەڵ ئەوەشدا بە بەردەوامی هەوڵ دەدرێتن بنزینێکی کوالێتی باش لە بازارەکان هەبیتن هەروەها نرخەکەشی جێگیر بیتن. ئەکید باسم کردێ ئێمە ماوە کە ئەو هۆکارانە هۆکارێکی زۆر کە بابەتی تەکنیکیەکەوە سیانە دەکرێن پاڵاوگەکان ئەتیماد دەکە لەسەر ئەو بڕەن نەوتە خامەی کە دابەش دابین دەکرێتن بۆ ئەو پاڵاوگانە بەڵام بە دڵنیاییەوە ئەو جۆرە دابەزینانە لە ژمارەکاندا کاتینە بۆ ماوەی چەند ڕۆژێکە واش دەکرێتەوە کاریگەری نەبی لەسەر بازارەکان کاریگەری نەبی لەسەر نرخی بنزین لەبەرەوەی هەموو ئاسانکاریەکیش بۆ کۆمپانیەکان پێشکەش دەکرێت لەلایەن حکوومەتەوە بۆ ئەوەی کەوا بنزینێکی کوالێتی بەرز دابین بکرێتن. ئێمە ماوەی 1-2 ساڵە خۆتان ئاگادارن ئەمەوە کێشەی لە ساڵانی زوو هەمان بوو کوالیتێکی خراپی بنزین لە بازارەکان هەبوو هاوڵاتی کە زەرەر و زیانی پێدەگەیشت کەوا ئۆتۆمبیل گڕی دەگرت پەچی دەکەوتەوە ئۆتۆمبیلانە ئێمە ئەو کێشەیە تا ڕادەیەکی باش چارەسەر کراوە ئەوەش بەهۆی ئەو چاودێریە تونند و تۆڵەی کە هەیە ئەو بەدواداچوونەی کە هەیە لەلایەن لیژنەکانەوە ئەو ئیجراعاتانەی کە بەرامبەر ئەو بنزیخانانە گیراوە بەر لە ماوەی ڕابردوو بەشێکیان لە ڕێگای داواکاری گشتی ڕەوانەی دادگاکران بەشێکیان پێبژاردنیان بۆ کرا داخران هەبوو ئەو ئیجراعاتانە بەردەوامن بۆ زۆر جارن وێزگەیەکی سوتەمەنی یاخود بنزیخانەیەک دەبینین زیاتر لە جارێک سزا دراوە گلەی هاوڵاتیان لەوەیە کاتێک کە بڵێن دووبارە دەبێتەوە ئەم کارە بۆچی ڕێگەیان پێ دەدرێت دووبارە دەست بەکار بکەنەوە بەخۆی ئەو بنزینەی کە دێ لە سەرچاوەکان هەر هەمووی بنزینی باشە بەڵام ئەوەی دەستکاری دەکرێت لە وێزگەکەیە یاخود لە شوێنێکی تری شاراوەی دەستکاری دەکرێتن بۆیە بەپێی ئەو ڕێنمایانەی کە لە وەزارەتی سامانە سروشتەکان دەرچووە ئیجراعات لەگەڵ ئەو وێزگانە دەکرێتن لەگەڵ خاوەنەکانیان دەکرێتن ئەوەی جاری دووەم و یاخود دووبارە و سێبارەی بکاتەوە ئەکیدەوە ئیجراعاتەکان تونترن لە ماوەی ڕابردووش هەندێک ڕێنمایی یاخود هەندێک بڕیاری تر دەرچووکەوە ئەو ئیجراعاتانە تونتر بکرێتن کاریگەریەکەشی ئێستا ئێمە دەبینین لە ناو بازارەکان کە ئەو بنزینەی هەیە بنزینێکی باشە. هێرشی درۆنی بوو سەر پاڵاوگە نەوتیەکان لە سنووری پارێزگای هەولێر یاخود هەرێمی کوردستان بە شێوەیەکی گشتی وە لێک تێگەیشتنی نێوان هەولێر و بەغدا بە ڕادەستکردنی 240,000 بەرمیل مانگانە کە لە ئێستادا بە پێی ڕێکەوتنی هەیە سەرەوەی 80,000 بەرمیل ڕادەستکرەوە هیچ بڵێن کاریگەری هەبووە لەسەر کەمبوونەوەی ئەو بڕە بەنزینێکی ئێستا هەیە؟ بەدڵنیاییەوە کاریگەری هەبووە لەسەر بەرهەمێنانی نەوت پێش 2 ڕۆژیش لیژنەیە کات لە حکوومەتی عێراقەوە بۆ لێکۆڵینەوە لەو بابەتەوە لەو هێرشە تیرۆریسیانێکەوە ئەنجام دەدرێ هەمووشی بە مەبەستی ئەوەیەکەوە ئەو دانوستانانە ڕابگیرێتن یاخود زیانی پێبگاتن زیان بە هاوڵاتیانی هەرێمی کوردستان بگاتن بەڵام ئەکەیت خۆڕاگری حکوومەتی هەرێمی کوردستان و ئەو هەنگاوانەی کە پێشتریش لەو بابەتە راون کە ئەوە کاریگەریەکی باشی دەبی و ئەوەمان هەیە کەوا ئەو متمانەمان هەیە بە هێزە ئەمنیەکانی خۆمان کەوا بتوانن ڕێگری لەو هێرشانەش بکەن و ئەکید ئەو لیژنەی کە هات بۆ ئەوە بڕیاری خۆی ناداتن بەڵام لە ڕۆژانی داهاتوو ئەوانیش راپۆرتی خۆیان دەبی و ڕاستیەکان باشتر ئاشکرا دەبیت.
دەتوانین بڵین وادەیەکی دیاریکراو هەیە کە دابەشکردنی بنزین بگەڕێتەوە حاڵەتی ئاسایی خۆی یاخود ئەو بنزیخانانێک کە بنزین دابەش دەکەن ژمارەیان بەرز ببێتەوە. ئەکی دێمە ئێستاژ ئەو حاڵەتایی کە هەیە حاڵەتێکی ئاساییە، بەڵام ئەو بڕی کە پێویستمان پێ بڕێکی زیاترە. خۆشت دەزانی کەوا حکوومەتی فیدرال بە هیچ شێوەیەک هاوکاری شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستانی نەکردووە. یەکێک لە پرسیارەکانم ئەوەیە دوای ئەو لێک تێگەیشتنەیەکی هەیە لە نێوان هەولێر و بەغدا لەسەر کوی پرسەکان، ئەمە نابێتە هۆکارێکەوە حکوومەتی عێراق پابەند بێت بەوەی کەوا بڕی سوتەمەنی پێویست بۆ پارێزگاکانی هەرێمی کوردستانیش بنێرێت لە نێوان. ئەکید بە بەردەوامی داواکراوە کەوا هیچ جیاوازیەک نەکرێت لە نێوان پارێزگاکانی هەرێمی کوردستان و پارێزگاکانی تری عێراق، بەڵام لەبەرەوەی خۆتان ئاگادارن کەوا بەتایبەت ئێمە باسی هەولێر بکەین کەوا وەکو پایتەخت ڕۆژانە بە هەزاران کە سەردانی ئەو شارە دەکەن، ئەوانەی کە سەردانیشی دەکەن بەشێکی زۆریان لە شارەکان و پارێزگاکانی تری عێراقنەوەی بە مەبەستی بازرگانی بی، ئەوەی بە مەبەستی کاربی، بە مەبەستی گەشت و گوزار بیتن، بۆیە کاریگەری و زەختێکی زۆر لەسەر وێزگەکانی ئێمەش دروست دەبێت. بۆیە پێویستە ئەو هاوکاریە هەبیتن یاخود ئەو بڕیکە دابین دەکرێت بۆ شارەکانی تری عێراق بۆ هەرێمی کوردستانیش دابین بکرێتن. بە هەمان نرخی پارێزگاکانی عێراق لێرانەش دابەش بکرێتن، چونکە پێم وابێت لەوێ بە 450 دینار بنزین ئەوەی لێرە دابین دەکرێت هەر هەمووی لەسەر خەرجی و لەسەر ئەستۆی حکوومەتی هەرێمی کورد. ئەمە زستانانیش کە ئەو بڕەنەوتەی دابین دەکرێت مە ماوەی 2 ساڵ 3 ساڵە هەموو خێزانەگنەوە دووەردەگریتن کە ئەوە نەمابوو لە دوای ساڵی 2015ەوە. تەنها ناوچە شاخاویەکان و خێزانانەی لە ناوچە ساردەکانن وەریان دەگر، وەڵام ئێستا لە ناو سنتەری شارەکانیش وەردەگرن. هەر هەموو ئەو نەوتەژ لەلایەن حکوومەتی هەرێمەوە بە نرخی گرانتر دەکردرێت لە بازاڕەکان و بەسەر هاوڵاتیان دابەش دەکرێتن، بەنزینیش بە هەمان شێوە. بۆیە ئەوەیە من لێرە دووپاتی دەکەمەوە بە هیچ شێوەیەک حکوومەتی فیدرال ئەو جۆرە داعمەی نەبووە بۆ هەرێمی کوردستان، ئەوەی هەبووە لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستان بووە سەرڕای ئەو قەیرانە دارایی کە هەیە ئەو ئابلوقەی کە لەسەر سوتەمەنی هەبووە. بەڕاستی زۆر سپاس کاک عەبدولحەمید قایمقامی هەولێر، زۆر سپاس دەکەم بەڵێ بینەرانی پایتەخت میدیا ئەوەی گوێبیستی بوون. قسەکانی بەڕێز کاک عەبدولحەمید قایمقامی قەزای ناوەندی هەولێر بوو کە باسی لەوە کرد حکوومەتی عێراق بە هیچ جۆرێک هاوکار نەبووە لە ناردنی بڕی سوتەمەنی پێویست بوو پارێزگاکانی هەرێمی کوردستان لە نێویشیاندا پارێزگای هەولێر و ئەم کەمیەتی کە ئێستا لە بەردەستیشدایە و کەمبوونەوەی ئەم بەنزینەی کە لە ماوەکانی ڕابردوو لە بەشێکی زیاتر لە وێزگەکان بەنزین دابەشکرا کە ئێستا کەم بووتەوە هۆکارەکەی هەم هێرشە درۆنیەکانی ماوەکانی ڕابردووی عێراق بوو سەر پاڵاوگەنەوتیەکانی هەرێمی کوردستان و هەمیش ڕنگ بێ لێک تێگەیشتنی نێوان هەولێر و بەغدا بە ڕادەستکردنی بڕەنەوتی بەردەست لە هەرێمی کوردستان بۆ وەزارەتی سامانە سروشتیەکانی عێراق دەتوانین بڵێن یەکێکی ترە لەو هۆکارانە کە وای کردووە بڕی بنزین لە هەرێمی کوردستان کەم ببێتەوە چاوەڕێ دەکرێتکەوە لە ڕۆژانی داهاتوو بگەڕێتەوە باری ئاسایی خو ژمارەی ئەو بنزیخانانەی کە بنزینی پاڵپشتی کراوی حکومی لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە دابەش دەکرێت بەرز ببێتەوە.